ئیش باسکردنی هەردوو هونەرمەندی خۆشەویستکانی و هەروەها نەجمەدینی غوڵامیە کە کۆنسێرتێکیان لە بەریتانیا بۆ ئەنجام درا و کۆنسێرتی گەورەیان بێگومان بۆ ئەنجام درا و هونەرمەندکانی لەم بارەیەشەوە ئەڵێت بۆ هیوایم کە بتوانم لە کوردستانیش بە هەمان شێوە کۆنسێرتێکی گەورە ئەنجام بەم. زۆر سپاس بۆ هاوکارمان توانە عومەر کە ئەم وێنانەی بۆ چرکاندوین و هەروەها ڤیدیۆی نوێ کۆنسێرتەکەی بۆ ناردوین و پێشکەش بە کورسات مەگەزینی کردووە. هونەرمەندی گەورە نەجمەدینی غوڵامی لەگەڵ دەنگە خۆشەکەی هونەرمەند کانی خان. ئەی گوڵ فرۆشتاکەی سەودای تۆ بەریەم، ئەی گوڵ فرۆشتاکەی سەودای تۆ بەریەم، عەتری گوڵم بڕوا من ڕەنجە ڕۆبەر، عەتری گوڵم بڕوا من ڕەنجە ڕۆبەر. نەجمەدین غوڵامی و کانی کۆنسێرتێک لە بەریتانیا ساز دەکەن. ماڵی هونەری مریەم خان لە شاری لەندەنی بەریتانیا کۆنسێرتێکی ناوازەی بۆ هەردوو هونەرمەندی ناسراوی کورد نەجمەدین غوڵامی و کانی ئەنجامدا. لە کۆنسێرتەکەدا ژمارەیەکی بەرچاو لە هەوادارانی هەردوو هونەرمەند ئامادەبوون و بە چەندین گۆرانی خۆش و تایبەت کۆنسێرتەکە جۆش و خڕۆشی ئامادەبوانی بەخۆیەوە بینی. هونەرمەند کانی ڕایگەیاند کە زۆر دڵخۆشە بێت لە ئایندەیەکی نزیکدا لە کوردستان کۆنسێرتێکی گەورە بۆ هەوادارانی ئەنجام بدات. سەرەتای کۆنسێرتەکە بەر لەوەی هەردوو هونەرمەند بێنە سەر ستەیج لەلایەن ژمارەیەک هونەرمەندەوە بۆ ڕۆحی هونەرمەندی کۆچکردو محەممەد ئەباس بارام گۆرانێکی هونەرمەندی کۆچکردویان پێشکەش بە ئامادەبووان کرد. هەروەها لێرەوە سوپاسی هاوکارمان توانە عومەرەکەین دووبارە کە ئەم بڕگەی بۆ ئامادەکردن.